بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خۆشحاڵم کە برانی بەڕێز و خۆشەویست لە حەڵقەیەکی تر لە بەرنامەی توێشووی دەروون بە خزمەتتان دەگەمەوە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامە بخاتە تەرازووی حەسەناتمان و عاقبەتمان خێر بکاتن، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. لە خاڵی چوارەم برا بەڕێزەکانی خۆم بۆ تەسکیەی دڵمان و بۆ ئاوەدانکردنەوەی دڵەکانمان و خاڵێکی دیکە بۆ سەقڵکردنەوەی دڵ و دەروونمان سەڵاواتدانە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام. طبعا ئێمە بەردەوامین لەسەرەوەی کە چۆن ئینسان دڵی خۆی پاراو کاتن و تەسکیەی دڵی و دەرونی خۆی بکاتن بۆی کە زیاتر لە خوای پەروەردگار نزیک بێتەوە و بۆی کە ئەو فەلاحەی کە خوای پەروەردگار باسی دەکات دەفەرمێ قەد ئەفلەح من زەکاها. قەد ئەفلەحە بۆ شتێکە کە کرا بێتن، بۆ شتێکە کە کۆتایی پێهات بێتن، یعنی سەرفراز بۆ ئەو کەسەی کە تەسکیەی نەفسی خۆی کردووە. تەسکیەی نەفسیش برا بەڕێزەکانی خۆم عملیەیەکی بەردەوامە، عملیەیەکی بەردەوامە. ئەوە نییە بڵێ وەڵا بە خیلالی مدەیەکی زەمەنی بە ڕۆژێک بە دوو ڕۆژان بە ساڵێک بە دوو ساڵان کۆتایی پێبێت و لێی پاڵدۆی بڵێ ئیشی من تەواو بوو. هەتا لە ژیاندا ماوی، هەتا ڕوحت لە ناو لاشەدایە دەبێ عملیەی تەسکیە بەردەوام بێتن. لەبەرەوەش ئەسباب و وەسائیلی تەسکیەکردنی دڵ و دەروون ئینسان جۆرا و جۆرن. یەکێک لەوانە سەڵاواتدانە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام. طبعا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. خوای پەروەردگار ئەمری کردووە کە سەڵەوات لەسەر پێغەمبەر بدەین عەلەیهی السەڵات وەسسەلام بۆ کۆکردنەوەی منزلەت و پلە و پایی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام و ئەو ڕێز و حورمەتەی کە خوا لە پێغەمبەری ناوە عەلەیهی السەڵات وەسسەلام هەم لە ئاسمانەکان و هەم لەسەر زەوی ئەو ڕێز و حورمەت و ئەو پێگەیە هەمووی تێک بکاتەوە. لەبەرەوەش خوای پەروەردگار کە بە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام مخاتەبەی دەکات دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکڕەک، ناوی تۆمان بەرز کردوتەوە لە کاتی بانگدان کە دەڵێ الله ئەکبەر یان کە دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، ئەو جا دەڵێ و ئەشهەدو ئەنە محەممەدن ڕەسوول الله. و لە تەحیات لە کاتی نوێژدا واجبە کە سەڵاوات لەسەر پێغەمبەر لێ بدرێ عەلەیهی السەڵات وەسسەلام. و خوای پەروەردگار لێرانە ئەمری کردو وەکو ئەمر إن الله وملائكته يصلون على النبي. خوا تبارك وتعالى وملائكتان خوا تبارك وتعالى صلواتیان لەسەر پێغەمبەر داوە عەلەیهی السەڵات وەسسەلام، یان صلوات لەسەر پێغەمبەر دەدەن بە بەردەوامی عەلەیهی السەڵات وەسسەلام. ئەی ئەوانەی کە ئیماندارشن ئێوەش ئیقتیدا بە خوای پەروەردگار و بە مەلایکەتانی خوا صلوات لەسەر پێغەمبەر بدەن عەلەیهی السەڵات وەسسەلام. طبعا صلواتی خوا برا شیرنەکانی خۆم لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام باسکردنیەتی لە مەلەی ئەعلا باسی پێغەمبەر دەکا عەلەیهی السەڵات وەسسەلام، باسی خەسڵەتە جوانەکانی دەکا و ستایشی پێغەمبەر دەکا عەلەیهی السەڵات وەسسەلام، ستایشی صیفەتە جوانەکانی دەکا و مەدحی دەکا. ئەوە سەڵەواتی خوایە تەبارەک و تەعالا. بۆچێ؟ بۆ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام. و سەڵەواتی مەلایکەتانی خوا تەبارەک و تەعالا بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دوعا و نزا و پاڕانەوەیە
بۆی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پلە و پای بەرز کاتەوە هی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و هی ئێمەش کە سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدەی عەلەیهی سەڵات وسەلام بە هەمان شێوە ستایشی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام و دوعایە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ڕێز و حورمەتێکە بۆ پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام. برا شیرنەکانی خۆم، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەبوو هورەیرە ڕیوایەت دەکاتن بۆمان دەفەرمێ أن رسول الله صلى الله عليه وسلم قال، دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی من صلى علي واحدة صلى الله عليه عشرة. ئیمامی موسلیم ئەو فەرمودەیە ڕیوایەت دەکاتن، دەفەرمێ هەر کەسێک سەڵەواتێکم لەسەر لێ بدا خوای پەروەردگار 10 سەڵەواتی لەسەر لێ دەدات. یعنی تو جارێک سەڵەوات لەسەر پێغەمبەر بدەی عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار 10 جاران باسی تۆ دەکات لە مەلەی ئەعلا، ناوی تۆ دینی لە مەلەی ئەعلا، خەسڵەت و سیفەتە باشەکانی تۆ باز دەکات لە مەلەی ئەعلا بە گەورەی و عەزەمەتی خۆی 10 جاران یەک بەدە. و هەر چاکەیەک بە 10 چاکەیە، وەکو دێنە سەر ئێستا لە ئایەتی خوای پەروەردگار کە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام و سەڵەواتدان لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات مێچێکە لە هەرە عیبادەت و حەسەنات و چاکە بەرزەکان لە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، یەکێکە لە هەرە فەضائیل و حەسەناتە بەرزەکان لە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. خوای پەروەردگار دەفەرمێ من جاء بالحەسەنەتی فله 10 ئەمثالها. هەر کەسێک چاکەیەک بێتن چاکەیەکی پێبێ ئێمە 10 پاداشتی دەدەینەوە بۆی فی دەدەکەی. سەڵەواتێک 10 سەڵەوات، جا ڕۆژە چەند سەڵەوات لێ دەدەی لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام؟ ئەوەندە 10 خێرە و 10 حەسەناتت بۆ دەنووسرێن. و برا بەڕێزەکانی خۆم، سەڵەواتدان لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەبێتە مایەی ئاشنابوون بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و دەبێتە مایەی دروستبوونی خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دڵ و دەروونماندا و دەبێتە مایەی کردنەوە و واڵابوونی دەرگاکانی بەهەشت بۆ ئەو کەسەی کە زۆر سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ دەدا عەلەیهی سەڵات وەسەلام. بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی عەبدێک دەکا کە وەصفی دەکا کە ستایشی دەکا کە سیفەتە جوانەکانی لە مەلەی ئەعلا باز دەکا، یعنی چی؟ یعنی ئەو ئینسانە مستحەقی بەهەشتە، ئەو ئینسانە خوا لێی خۆش بوو، ئەو ئینسانە خوا عەفوی کردووە. لەبەرەوە ئینسانی موسڵمان دەبێ لە سەڵەواتدان لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام درێغی نەکاتن و جارێ هەر کاتێک کە گوێتان لە ناوی پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵات وسەلام لە خوتبەدا بن، لە محاضەرەدا بن، لە مەجلیس بن، لە هەر شوێنێکی بن لە دڵی خۆتاندا سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدەن عەلەیهی سەڵات وسەلام. اللهم صل على محمد وعلى آل محمد. ئەوە کورتەکەیەتی. دوای دێنە سەرەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەندێک کاتی تایبەت کە پێویستە ئینسانی ئیماندار سەڵەواتی لەسەر لێ بدەن بەیانی کردووە. یەکێک لەو کاتانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەیانی کردووە کە زۆر سەڵەواتی لەسەر لێ بدەین ڕۆژی جومعەیە، شەوی جومعەیە. ڕۆژان و شەوانی جومعە هەتا پێت دەکرێت 1 ملیۆن 2 ملیۆن چەندی لە توانەدا هەیە بەس سەڵەوات لەسەر پێغەمبەر بدا عەلەیهی سەڵات وسەلام. اللهم صل على محمد وعلى آل محمد. اللهم صل على محمد وعلى آل محمد. اللهم صل وسلم على محمد وآل محمد. چۆن بە هەر سیغەیەکی بۆ دێتن، بە دەستپێ دەیکەی، بە زوبان دەیکەی، بە دەست دەیکەی، بە دڵ دەیکەی، هەر چۆنێکی بێ مهمەوەی ڕانەوەستی. نەکاتت لێ دەگرێ، نەبێتاقەت دەبی و محەبەت و خۆشەویستی ئەو پێغەمبەرەش عەلەیهی سەڵات وسەلام بۆت زیاد دەبێ. ئەتۆت حیساب کە ڕۆژێ شەوان و ڕۆژانی جومە چەند سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ دەدەی عەلەیهی سەڵات وسەلام، هەندە فی ئەوەندەی دەکرێتن، فی دەی دەکرێتن. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی باست دەکاتن وەستایشت دەکاتن. ئەو جەبرا شیرنەکانی خۆم،
هەندێک لە عولەما دەفەرمونون ئەو مەسەلەی سەڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر ئەوە نییە دە چاکەت بۆ بنووسرێتن، دەفەرمێ وەچی گوتی خراپەشت لێ ڕەش دەکرێنەوە و دە پلەش بەرز دەبیەوە. بەڵام ئەوەی کە گوتمانێمە ئەوەی کە دەلیلی لەسەرە هەر ئەو دە چاکەیە یان دە سەڵاواتەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لەسەر عەبد و بەندەی خۆی دەداتن. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم بيغمبري خوا عليه الصلاة والسلام فرمي رغم أنف رجل ذكرت عنده فلم يصلى علي ورغم أنف رجل أدرك أبويه عنده الكبر فلم يدخلاه الجنة ورغم أنف رجل دخل عليه رمضان ثم انسلخ قبل أن يغفر له. وكبلي أو كس الزررمندا أو كس چاکە و وەکو بڵێ فرسەتێکی گەورەی لەدەست داوە کە ناوی منی لەکن بێ سەڵەواتم لەسەر لێ نەدا. واتە سەڵەواتدان لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەبێتە مایەی لێخۆشبوون و مەغفیرەتی خوای پەروەردگار بۆ ئینسانە. دایک و باوکێکی پیرت هەبێ ئەوەندە خزمەتیان نەکەی کە خوا لێت خۆش بێ زەرەرمەند بووی، داخیلی مانجی ڕەمەزان بووبی، ئەوەندە عیبادەت و خواپەرستیت نەکردبێ کە مانجی ڕەمەزان تەواو دەبێ خوای گەورە لە گوناهەکانت خۆش نەبوو بێ زەرەرمەند بووی. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئاگاتان لەوەی بێوە زۆر موهیمە و هەتا ڕۆژی قیامەتێش دەمینیتەوە. دەفەرمێ ئینە لله مەلائکەتەن سەیاحین. خوای پەروەردگار کۆمەڵە مەلایکەتێکی هەیە سەیاحن. سەیاح یعنی چی؟ یعنی گەڕۆکن، گەڕۆکن بەردەوام دەگەڕێن. ئیشیان چییە؟ دەفەرمێ یەبلوغونی من ئومەتی السەلام. لە هەر شوێنێکی ئەو زەویەی مسڵمانێک سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ بدا عەلەیهی سەڵات وسەلام، ئەو مەلایکەتانە ئەو ئینسانە بە پێغەمبەر دەناسێنن، پێغەمبەری پێ ئاشنا دەکەن عەلەیهی سەڵات وسەلام. فڵانی کوڕی فڵانی کوڕی فڵان سەڵەواتی لەسەر لێدای. ئەو بۆ چ باشە؟ دەفەرمێ عەبدوڵای کوڕی عەمڕ ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام من صلى علي أو سأل لي الوسيلة حقت عليه شفاعتي يوم القيامة. إمامي مسلم الرواية دكا دەفەرمێ هەر کەسێک سەڵەواتم لەسەر لێ بدا، هەر کەسێک سەڵەواتم لەسەر لێ بدا و داوای وەسیلەم بۆ بکات. داوای وەسیلە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام کە گوێتان لە بانگ بوو، بانگدەر چ دەفەرمێن گۆش ئاوا بڵێن، کە گوتی حەیە عەلە الصەڵا بڵێن لا حەول ولا قووەتە ئیلا بالله، حەیە عەلە الفەلاح لا حەول ولا قووەتە ئیلا بالله. ئەوانەی دیکە وەکو خۆی دووبارەکەنەوە کە تەواو بوو چ بڵێن؟ اللهم صل على محمد وآل محمد اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقام المحمود الذي وعدته. هتا إيران حديثك الصحيحة زياديك هاتي بس لو حديثين هندك لعلماء تصحيح كده هندك تضعيف كده كده فرمي إنك لا تخلف الميعاد بلامته هر أتا إيري بلي وابعثه مقام المحمود الذي وعدته. دەفەرمێ شوێنێک هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بەهەشت خوای گەورە بۆ یەک عەبدی دانەوە، بەس عەبدێک دەیگاتێ. ئەی ئیماندارینە وەکو حەقێکی من لەسەر ئێوە کە من پێغەمبەری خوام عەلەیهی سەڵات وسەلام و پەیامی خوام بۆ هێناون و دڵسۆزی ئێوە بووم و لەنگۆل لە بۆ ئێوە دڵسۆزترم. النەبی ئەولا بالمؤمنین من ئەنفوسیهم، لەمە دڵسۆزترە بۆمە. دەفەرمێ ئەو دوعایان بۆ بکەن، ئەو شوێنە بۆ بەرە من بکەوێ، هەر کەسێک ئەو دوعایان بۆ بکایان سەڵەواتم لەسەر لێ بدا، دەفەرمێ ئەمش لە ڕۆژی قیامەتێ شەفاعەتی بۆ دەکەم. یا ڕەبی خۆیان بۆ خاتری ناو سیفەتە جوانەکانی خۆتکەی بۆ خاتری ئیسمی ئاعزەمی خۆتکەی و بەر شەفاعەتی پێغەمبەرمان پێخی عەلەیهی سەڵات وسەلام. خۆیان لە شەفاعەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بێبەش نەبین، خۆیان بەدەستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەوزی کەوسەر ئاومان پێ بدەی یا ڕەب العالەمین. ئەو جابرا شیرنەکانی خۆم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک لە مەجلیسێک، لە کۆڕێک، لە ماڵێک،
لە دووکانێک لە هەر شوێنێکی خەڵک لێک کۆبووە ئەو مەجلیسە ئەو کۆڕە ناوی خوای تێدا نەهات ناوی پێغەمبەری تێدا نەهات عەلەیهی سەڵات وسەلام سەڵەوات لەسەر پێغەمبەر نەدرا عەلەیهی سەڵات وەسەلام ئیلا ئەو مەجلیسە دەبێتە خەم و خەفەت بۆ ئەو ئینسانانە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەگەر عەفویان نەکاتن سزایان دەداتن لەسەر ئەو مەجلیسەی کەواتە کەفارەتی مەجلیس بۆی محاسبە نەکرێن لەسەر ئەو مەجلیسانەی کە شەو و ڕۆژ دەیانگرین چییە؟ ستایشکردنی خوایە و سەڵەواتدانە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو باسم کرد دەفەرمێ من ئەفضەلی ئەیامیکم یەوم الجومعە یەکێک لە ڕۆژە هەرە گەورەکانی ئێوە ڕۆژی جومعەیە زۆر سەڵەواتم لەسەر لێ بدەن لە ناو تەحیاتدا سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدرێ عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی دوعادا دەست بە دوعا ناکەی هەتا سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ نەدەی لە دوای ستایشکردنی خوا ئەو جا دەست بە دوعایان دەکەی ختامی دوعاکانیش بە چ دێنیەوە بە سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو جا ئیمە خەتیب کە خوتبە دەدا یەکێک لە ڕوکنەکانی خوتبە دەبێت سەڵەوات لەسەر پێغەمبەر بدا عەلەیهی سەڵات وەسەلام لەبەرەوە برا شیرنەکانی خۆم پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام لی دەپرسن دەفەرمونەی پێغەمبەری خوا تۆ دەڵێی خوای گەورە کۆمەڵە مەلایکەتێکی سەیاحونی هەن ناوی ئەو خەڵکەم بۆ دێنن ئەدێ تۆ نەمردووی ئەدێ تۆ نەبی و خاک و خۆڵ ئەو پرسیارەی لێ دەکەن لە پێغەمبەری خوا چۆن ئەو شتانت پێدەگاتن پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئین الله عەزە وەجەل خوای پەروەردگار تەبارەک وتەعالە حەڕەمە عەلە الأەڕض ئەن تەأکولە ئەجساد الأنبیا ئەو فەرمودەیە ئیمامی موسلیم ڕیوایەتی کردووە دەفەرمێ خوای پەروەردگار حەڕامی کردووە لە سەرزەوی لاشەی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام چ بکاتن؟ بخواتن لەبەرەوە لە بە سەنەدێکی سەحیح لافاوێک دێتن لە سەردەمی تابعی قبری یەکێک لە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام وبەر لاپاوەکە دەکەوێت لاشەیەکی جوان و ڕێک و پێک و چۆن ئەو ڕۆژەی وفاتی کرد و هەر ئاوا بووە ناشتویانەتەوە ئەگەر خوای پەروەردگار بیوێ لاشەی کەسێک بپارێزێ دەیپارێزێ لەو ڕۆژانە لە فەیسبوک لاشەیەکی ژۆڵەیەک کە ماوەیەکی مدەکەی نازان بەس ماوەیەکی زۆر بوو ناشتو بیان بە هەر هۆکارێک بوویستیان قەبرەکەی بگوازنەوە هەر بە تەسویری ڤیدیۆم بەخۆشم بینیم یعنی دەتگۆ تازە دەتگۆ خەوی لێکەوتۆ پێدەکەنی بەڵام غەیری پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام برا شیرنەکانی خۆم بۆی بە هەڵەدا نەچین دلیل و بەڵگە لەسەر هیچێکی دیکە لەوانێ نە شەهیدان نە پیاوچاکان نە سۆڵەحا لەسەر کەسی دیکە نیە دلیل بڵێ وەڵا ئەوانە لاشەیان دەمێنێتەوە بەس ئەوەی کە دەمێنێتەوە وەکو کەرامەتێکە خوای پەروەردگار بۆ ئەو خەڵکەی دیکە دەیکاتێن لەبەرەوە حەتا شوهەدای ئوحود کاتێک کە لافاو هات و قەبرەکانیان گواستنەوە تەماشایان کرد تازە وەکو کە ئەنەما شەهید کراون خوێن لە برینەکانیان داهات بەڵام وەکو کەرامەتێک بۆ خوای پەروەردگار بۆ ئەوانە ئاخر شت برا بە ڕێزەکانی خۆم بە پێغەمبەریان فەرموو عەلەیهی سەڵات وەسەلام چۆن سەڵەواتت لەسەر لێ بدەین ئەوە زاری پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خۆی تەوجیهات بە ئومەتەکەیدا فەرمووی قولوا بڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد وسلام كردنيش لبيغمبري خوا عليه الصلاة والسلام أو كسيك دشيت مدينة ديارة تفرمي السلام عليك يا رسول الله سلام إخوات لبي بيغمبري خوا عليه الصلاة والسلام وإنسان لهركاتي جبرا برزكاني خم اكتفاء بس بون دينكاتن كصلوات لسر بيغمبردان عليه الصلاة والسلام كفاية بيتن بلكو خوينوي سيرة وجياني بيغمبري خواج عليه الصلاة والسلام هۆکار و وەسیلەیەکی دیکەیە بۆ سەقڵکردنی دڵەکانمان و بۆ ئاودانی دڵەکانمان و بۆ دروستبوونی خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه